بەناوی خۆی بەرز و باوتە جوانترین سڵاویەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەم ڕۆژ دووبارە لەگەڵاوکارم جەلالاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەپڵێکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەم ڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. دیارە یەکێک لەو ڕۆژانە هەواڵانی کە دەیویستین هەمیشە پێی نیگەران دەبین و زۆرێک لە کەس و کارمان یاخود ئاشناکانمان ئیدی تەنانەت دەکەونە ناو چەند ڕۆژێکی پرسە و ماتەمینیەوە زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆیە. ئەم زۆربوونی ڕووداوانەی هاتوچۆ زۆر جار بە یاساکانی هاتوچۆ ڕێکخراوە و زۆرێک لە هاوڵاتیان ئەگەر لادان لەم یاسایانە بە جۆر لە جۆرەکان ڕووبدا تەنها سزاکەی لەوەیە دەبینەوە ئەگەر مرور نەیان بینێ یا پۆلیسی هاتوچۆ نەیان بینێ یا کامێرە چاودێریەکە نەیان بینێ ئیدی جغرامەیەک و بەرپرسیاری تێک ناکەوێتە سەرشانیان. بەڵام ئایا ئاینی ئیسلام چیمان پێ دەڵێ لەوەی کە چۆن پابەندی یاساکانی هاتوچۆ بین لەبەرەوەی کام یاسایانە یاسایەکی گشتین و بۆ بەرژەوەندی گشتی دانراون وە تەوەریەکەمان تەرخان کردووە لەسەر ئەمە لەگەڵ نووسەرێک کە کتێبێکی تازەی نووسی و بڵاوی کردوێتەوە دوێنێ پابندبوون بە ڕێگەوبان و یاساکانی هاتوچۆ لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەوەریەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دومی بەرنامەکەمان گەنجێکمانەیە قوتابی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیە کە لە بەهرە و توانەکانی هەم لە ڕووی دەنگخۆشیەوە هەم لە ڕووی خۆشنووسیەوە بەهرە و توانایەکی جیاوازی هەیە بۆیە میوانداریمان کردو بۆی کایم ئەمڕۆ بەهرە و توانەکانی ئەم گەنجە پیشانبین بۆیەوە عزیز و خۆشەویست. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە بایکۆت لە زۆربەی ناوچەکان هێرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی داری ڕاپەڕین و گەرمیان پارێزگای هەڵەبجە هەموومانە زۆرینەی مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنی یاخۆت خوێندنی ئەلکترۆنیان کردووە جیاواز لە هەولێر و دوهۆک بۆیە تەوەری سێمان لەسەرەوە تەرخان کردووە بزانین بایکۆت لە چەمچەماڵ چۆن دەگوزارێت کە ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. بەڵایزان سەرتاش دەچینە لای ڕەوشی پێشوەهای سەردەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بەڵای زەمەک پێشتر ئاماژەمان پێکرد کە تەوەریەکەمی پرۆگرامەکەمان باز لە سیستەمی ڕێگاوبان و هاتوچۆ دەکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلام و پێشەوەی گفتوگۆ لەسەرم تەوەریە بکەین دەچینە لای ڤیتیە کە هاوکارمان جەلال جەباری لەسەرم بابەتە بۆی ئامادەکردین فەرموون با پێکەوە بینەری بین. بەبورن دیارە دوێنێ لە چەمچەماڵ ئەم کتێبی کە ئێستا لێرەوە ئێمە کردومانە تا تەوەری بەرنامەی یەکەم تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ لەسەر ڕێگەوبان و سیستەمی هاتوچۆ لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە دیارە ئەم کتێبە دوێنێ لە قەزای چەمچەماڵ بڵاو کراوەتەوە لە کۆبوونەوەیەکە لە سیمینارێکە بڵاو کرایەوە کتێبەکە بۆ چاپی دووەمیەتی ئەلبەتە کە بڵاو کراوەتەوە بۆیە لەوێ پەیامێرمان ڤیتێکی لەسەر بڵاوکردنەوەی ئەم کتێبە ئامادە کردووە بۆمان ئەلبەتە تاو کاتێک کە راپۆرتەکە ئامادە دەبێت مە درێژە بە باسەکەمان دەدەین و دواتر دەچینە لای ڤیتیەکەمان لەسەرم بابەتە لێرە میوانداری نووسری خودی کتێبەکەمان کردو بەڕێز مامۆستا محەممەد تاوەگۆزی دیارە نووسری کتێبی ڕێگەوبان و سیستەمی هاتوچۆ لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە بابزانین شەریعەتی ئیسلام چۆن پابەندمان دەکات بە سیستەمی یاساکان و هاتوچۆەوە مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتەیە خۆ بەخێر بێتی سپاس بە جنابتان سەرکەوتوو بن سپاس دەکەم هەر بەڕاست مامۆستا ینی سیستەمی هاتوچۆ کە زۆر جار ڕەنگە خەڵکێک بڵێ خۆ لە پەرلەمانەوە دانراوە هەرچەندە هەندێکیشان پیان وایە یاساکانی پەرلەمان ڕەنگە زیادە بن چه پێوەستێکی ینی پەیوەندیەکی هەیە بە ئیسلامەوە یا ئیسلام چۆن پابندمان دەکات لەوەی کە دەبێت پەیوەست بین یا پابند بین بە یاساکانی هاتوچۆ بەنای خوای گەورە سەرتا سپاس بۆ جنابتان و سپاس بۆ جناب کاک عەمید عومەر و ڕێز دکتۆر هێمن هۆشیار کە سپانسەری چاپ و هەرکی بڵاوکردنەوەی ئەم کتێبیان گرتە ئەستۆ سپاس بۆ جنابتان بۆ ئەم دەرفەتە دیارە شریعەتی ئیسلام بۆ حکومەی کە هاتوو بۆ ڕێخستنی کۆمەلگا و حەل و چارەسەری پێ بۆ تەواوی گرفتەکان هەموو مەجالەکانی گرتوتەوە عنی پەلی هاویشە بۆ سەرجەم کایەکانی ژیان یەکێک لەو بوارانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام قسەی لەسەر کردووە ڕێگاوبان و هاتوچۆیە کە چۆن ڕێک بخرێت چۆن هاوڵاتی مامەڵە لەگەڵ ڕێگاوبانەکانە بکات چۆن تعامل لەگەڵ ئەو سیستەمە بکات کە خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەدان فەرموودا ڕێکیان خستووە دیارە هاتوچۆ یەکێکە لە زۆرەتەکانی ژیانەوە خوای گەورە سەرەتا بە هەموو مرۆڤێک عەقڵ و سەلیقە و ژیری ئەوەی پێداوە کە بتوانێت بە پێی فیتڕەتی خۆی شتەکان بەکاربێنێ بەڵام شەرعی ئیسلام هەر بەوەندە ئیکتیفای نەکردووە بەڵکو لەگەڵ ئەوەیشا کۆمەڵی ئەحکامی ورد و دەقیقی بۆ ئێمە بەیان فەرمووە یعنی غەریب نەبێ بەلامانەوە بەسیترین شت لە ڕێنمایی و یاسا و ڕێساکانی هاتوچۆ لە شریعەتی ئیسلامە بەدەق لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاڵی خراوەتە سەر پیت زۆر باش شۆفێری بریتە لە هۆنەر چێژوەرگرتن ئەخلاق و دەزانین کە ئەخلاقیایەکی گرنگی ئیسلام و گرنگی زۆری پێداوەکەواتە تا چەند ضرورەکە لە شۆفێریدا گرنگی زۆر بەلایەنی ئەخلاق بتریت و ڕەچاو بکرێت بۆ نمونە زۆر جار دەبینی شۆفێرێک دەست دەشکێنێتەوە یان هۆڕێن لێ ئەیادیان قسەی نەشیا و ئەکات بەرامبەر شۆفێری بەرامبەر ئەمە تا چەند گرنگە کە دەبێت لە شۆفێریدا لە ڕووی ئاینی ئیسلام و گرنگی بە ئەخلاق حتمما ئاینی ئیسلام ئێمە بە شێوەیەکی گشتی هەمووی بریتە لە ئەخلاق و لە ڕۆژ لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەری خۆتە و ئەم کتێبەش بەشێکی سەربەخۆی و تەوەرێکی تایبەتە بۆ بوارەوە ئەخلاقیاتی شۆفێر بە هەمان شێوە ئەخلاقیاتی سەرنشین لە کاتی شۆفێری یاخود پیادەڕەویدا هەموو ئینسانێک بەگشتی بە تایبەتی موسڵمانە ملزمە بە کۆمەڵی ئەخلاق و بەهای گرنگەوە کە بێت دەستیان پێ بگرێ و پابند بێ پیانەوە بە تایبەتی شۆفێر کە بەرپرسیارەتێکی زیاتری لە ئەستوایە لە دەیان فەرموودا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دیارە لەو سەردەما هۆیەکانی هاتوچۆ و ئەمڕۆ نەبووە بەڵامەکو خوای گەورە لە ئاماژەکانی قورئانی پیرۆزە ئاماژەی پێداوە والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون خوای گەورە باسی هۆیەکانی گواستنەوەکمان بۆ ئەکا لەو زڵفەی کە قورئانی تیادا بەزیوە باسی گوێدرێژ و هێستر و ئەسپ ئەکات دەفەرمێت ويخلق ما لا تعلمون خوای گەورە شتانێک دروستەکا و بەدیهێنە کە ئێوە ئێستا نایزانن بێگومان چۆن لەو سەردەما فڕۆکە و ئۆتۆمبیل و جۆرەکانی تری گواستنەوە لەو سەردەمانە بۆ ئێستا هەیە دواتریش کۆمەڵە کەرەستەی دردێن کە ئێمە ئێستا نایزانین و پێی پێ نابین بەڵام ئەمە نەبوونی لەو سەردەما وای نەکردووە کە شریعەتی ئیسلام دەسەوسان بێ نەتوانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکات ئەمە لەدایان دەقاخوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە ئەو کەسانەی کە خاوەنی شتێکن پەیوەستیانەکە بە شێوازی مامەڵەکردنەوە تەنانەت هۆڕین لێدان کە دیاردەیەکی زۆر سادەیە لە ناومانە ئەتوانین پەیوەستی بکەین بە قورئانی پیرۆزەوە
وەغەضض من صوتێک کاتێک لوقمانی حەکیم وەسێت بە کوڕەکەی فەرمێ ژاوەژاو دروست مەکە بەهۆی بەرزی دەنگتەوە کە ئەمڕۆ ژاوەژاو سیرە کاتە سەر ژینگە پێوتێت تەلەوسی بیئی بەهۆی دەنگ و ژاوەژاوە بێزار نەکردنی خەڵک بەهۆی ڕەماش و هەنیە بەتابەتی لاوان و گەنجان ئەوانەی تازە پێگەن هەندێ مانۆ ڕومەشقەکەن خەڵک بێزارەکەن بە سەوتی ئەکسۆزەکانیان پیامبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت جارێک کۆمەڵێک ئەسحاب بە پەلە دێنە ناو مزگەوتەوە ینی زرمەی قاچیان دێت فەرمووی جارێکی تر وا مەکەن بە هێواشی و بە ئارامی بێنە ناو مزگەوتەوە ینی تەپەی پێی نوێژخوێنان خەڵکی بێزارە کرد پیامبەری خوا صلی الله علیه و سلم بە دەقیقی لەسەر ئەوەش قسەی کردووە یان هەندێک دیاردە هەیە ئەمڕۆ ئەیبینین بۆ نمونە وەستان لە شوێنێکە کە ڕێگە پێدراو نییە یان هاوڵاتیەک سەرجادەیەکە گری هەموو ئەمانە دەقی لەسەر پیامبەری خوا صلی الله علیه و سلم بە تایبەتی ئافرەتان کە بە حکمی ئەوەی سروشتیان خۆیان بە جۆرێکە وەکو پیا و نین سەر ڕێگاکە ئەگرن پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ليس لكن أن تحققن الطريق عليكن بحافات الطريق نابي بشنا ناوەڕاستی جادەکەەوە ئەبێ لە قەراغی جادەکەەوە بڕواتە بەسەر شۆستەکان عنی ئەمانە کۆمەڵە دەقن ئێمە ئەتوانین پشتیان پێ بەسینەوە بگەڕێنەوە بۆی بۆ ئەوەی هەموو لایەک چ بە شۆفێر و چ بە سەرنشینەوە هەمومان پێوەستین بەو دەقانەوە بە بەها ئەخلاقانەی کە لە دینی ئیسلامە باسی کراوە زۆر باشە مامۆستا ئێستا هاوڵاتیە کە گوێ لەم بەرنمەیە بێ یەکسەر بیری بۆ هەڕوا تەباناتن شۆفێرە بە ڕێزەکان هەرچەندە هەمومان سەرپێچیمانەیە سەرپێکی هاتوچۆ بەڵام بیری بۆ ڕائایە ئەو هەموو غەرامەتانە لە شوێ ئیسلامەجیە بێتەوە لەم بارودۆخەیە ئەمە چۆن ڕێگەخینەوە قسەتان چیە لەسەر ئەم بابەتە شێوازی جاری وایە غەرامە ڕەنگە پێشێلکاریەکەیە سەرپێچیەکە سەرپێچێکی ئاسایی بێ کەم بێ بەڵام غەرامەکەی زۆر زۆرە ڕاستفین وەکوتمان شریعەتی ئیسلام شاهدی ڕێخستنی کۆمەلگایە سەرەتا بە بەهای ئەخلاقی لە ڕوانگەی دینەوە ئەبێ هەموو کەسێک پابند بێ ئەگەر دین جڵەی کۆمەلگای کۆنتترۆل نەکرد ئەو کاتە پەنە ئەبرێت بۆ غەرامە بێگومان ئەوە شتێکێکە لە تەوەرەکانی ئەم کتێبە کە باسم کردەوە بە چەند بەڵگەیەک ئەومان سلماندووە کە سەرپێچیکردن ئەگەر چارەسەری نەبوو ئەبێ غەرامە بکرێت پێبژاردن بێت کە لە شاری ئیسلام لە چەند دقێکە ئاماژە پێدراوە بەڵام ئەمێ ئاژە بۆدەم مەرجەکانی غەرامەکردنیش بە هەمان شێوە کۆمەڵی مەرجن ئەبێت لە بەرچاو بگیرێت کێراوانە عەدالەتی تیابێ و پێبژاردنەکە لە هاوتای سەرپێچیەکە بێت نەک ئەو زوڵم و ناحەقی کە ئەمڕۆ هەندێک جار وەکو پیلانێک دانرێت بۆ ئیستیغلالکردنی سەرپێچی کاران و لێەوە بۆ ئامانجێکی دیکە نەک بە ئامانجی تەدیبکردنی سەرپێچی کاران بەڵکو ئامانجێکی دیکەیە کە کۆکردنەوەی سەرد و سامانێک و بەهەدەردانی قوتی هاوڵاتیانە ئەمانە کۆمەڵی مەرجن من لەوێدا ئاماژەم پێدەوە بۆ پشتبەستن بە چەند بەڵگەیەک کە باسی غەرامەی تیا هاتووە و لە قورئانی پیرۆزیشا إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم سزای ئەو کەسانەی کە سەرڕۆیی ئەکەن زیادەڕەوی ئەکەن و گەندەڵی و خراپەیی لەسەر زەویە بڵاوەکەنەوە ئەو جۆرە سزای هەیە کە لە ئاەتەکە بە درودرێژی باسی هاتووە دەست خۆش مامۆستایان لەسەرم بابەتە ڤیدیۆکمان ئامادەیە پاژەم ڤیدیۆ دەگەڕێنەوە لات و بەردەوام دەبین لەسەر گفتوگۆ بەڵێ بەڕێزان دەچینە لای ئەو ڤیدیۆکە هاوکارمان جەلال جەباری بۆی ئامادەکردین فەرمووی با پێکەوە بینەری بین. زانایانی ئاینی و پێشەکی و بۆ دواتر بۆ هاتوچۆ بۆ کاکەی من وەکو عەرزم کردی یەکەم لە بنەماڵێکی وەکو مامۆستا مەلا مەحموود کوڕێکیانەوەم کاری جوان و شایستە پێشکەش بە دەور و پشتمان بکەین چکە ئێستاش مامۆستا ئامادەیە لەوێ بۆی ئیمزای کتێبەکە بکە تکایە بە قەرەباڵەکە لێ دروست نەبێ یەکێک ئەتوانم
ئەم کتێبە هەروەکو بەناونیشانەکەدا توێژینەوەکی بەراوردکارێ لە نێوان دەقەکانی شریعەت و یاساکانی هاتوچۆ. من لە دووتێ ئەم کتێبە هەوڵم داوە هەموو ئەو پرسانەی کە پەیوەستن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و بە ڕێنمایەکانی هاتوچۆ و یاساکانیەوە هەمووی بخەم بەرباس و بەراوردیان بکەم و کۆگیرێک لە نێوان ئەو دوو لایەنە بکەم، چ لایەنی شەرعی چ لایەنی یاسایی. هەروەکوتم کارەکە بەراوردکاریە هەموو ئەوە چ لە ڕووی ڕێنماییەوە چ لە ڕووی فقه و فتواوە واتە ئاوێتەیەکە ئەگەر کەسێک شۆفێر بێت پێویستی بەم بابەتە هەیە هەموو کۆمەلگا پێویستی بەم بابەتەیە چوەک سەرنشین چوەکو شۆفێر. دیارە ئەم کارە ئەگەرێتەوە بۆ ساڵ 2013 کە ئەو کاتە چاپی یەکەمیمان وەشاند و بڵاو کردەوە، ئێستا چاپی دووەم بە سوپاسەوە زۆر بەڕێز کاک عەمید عومەر بەڕێبەری هاتوچۆی چەمچەماڵەوە بەڕێز کاک هێمن هۆشیار کە ئەوان ئەرکی لە چاپدانیان گرتە ئەستەوە سوپاسیان ئەەکەم کە ئەمڕۆ ئەمە ڕاستیمان ڕێز سوپاسی ئامادەبووان و هەموو لایەکەکەین ئومێدوارین جێگەی سوود و کەڵک بێت و کەلێنێک پڕ بکاتەوە. دیارە ئەم نووسینە لەوە سەرچاوی گرت کە من هەست نەکرد فەراغێکی نووسین هەیە کتێبخانەی کوردی هەژارە لەو بوارەوە هەستام ئەوەی پێویستی بۆ واتۆ کۆن کردو و کاتێکی زۆرشمان پێوە تەرخان کردووە وەکو ویستمە کارێک بێت کە جێگە بگرێت کارێکی ئۆتۆبی و جۆری بێت. الحەمدولیلا ئیشەکە ئەمڕۆ بە پایان گەاندووە ئەوە تا بە چای خۆتانەوە ئیشەکە ئەمڕۆ وەکو پێویست خرای ڕوو بۆ ئومێدوارین بێتە جێگەی سوود و کەڵک و مای خێر بۆ کۆمەڵگا. بەڵێ حتمما وەکوتم لەوە سەرچاوێک کە قوربانێکی زۆرمان هەیە ساڵانە بەداخەوە ئەوەتە ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژێکی بۆ تەرخان کراوە ناوی ڕۆژی قوربانیانی هاتوچۆوە و ناوی لێنراوە تیرۆری سپی کە هیچی لەو تیرۆرە کەمتر نییە کە بە ناوی شەڕ و کوشارەوە ڕۆدات. بۆیە پێویستەکە هەموو بە ئاگا بینەوە بە تایبەتی ئێمە کە کۆمەڵگەیەکی مسلمانین و مسلمانان هەمیشە ئەگەڕێنەوە بۆ مەرجعی دینیەکان. منش ویستم سەرنجی شریعەتی ئیسلام لەو ڕوانەوە بخەمە ڕوو. مامۆستا دووبارە سپاس دێمەوەلات دەمەوێت ئاماژە بە هەندێک شتی وردەکاری بکەین لە ترافیکێک کە سوورە بۆ نمونە من لی دەدەم ناوەستم. ئایا ئەمە تەنها سزاکەی 30,000ەکەی یاخود ئەم ئینسانە لە ڕووی دەرونی و ئەخلاقی و ئاینیشەوە بەرپرسیارە لەوەی کەم یاسای هاتوچۆ شکاندووە، چکۆ ڕەنگە هەندێک یاسای ڕۆتیناتی تر لە ژیانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە هەبێت شکاندنیان یا بە جۆر لە جۆرەکان هاوڵاتی چکۆ سیستەمێکی زۆر دەکرێت لە کایە سیستەم حکومڕانیەکە هەستەوە نەکە لە ڕووی ئاینیشەوە ڕەنگە ئەمە تاوانبار بێت. بەڵێ وەکوتم سیستمی هاتوچۆ سەرتا ئیسلام لێ بەرپرسە ئیسلام بە خاوەن دارێتی دەزانرێت تاوکو ئەم یاسا دەستکردەی کە ئێستا هاتووە. ڕاستە هەردوویان دەستبار و تاواکاریەکتن و یاساکان هەڵگۆزراوی ناو دەقەکانی شەرعن بەڵامکو بیرمانە چێ پێش دروستبوونی یاسا ئاینی پیرۆزی ئیسلام جڵەوی کۆمەڵگای گرتووە و کۆمەڵگای ڕێخستووە. بۆیە ئەبێ ئینسان بەدەر لەو سزا و سەرپێچی یاسانەی کە هەیە خۆی نەفسیەن وەکو ئەرکێکی ئاینی چۆکو ئەو بەها ئەخلاقی لە ناخی هەموو ئینسانێکا بێ پێوە پامدە. بێگومان ئەوەی کە جەناب باسکرد حکوومەت کۆمەڵێت کەم تەرخەمی و کۆمەڵێک خراپەکاریە ناوە کەوای لە کۆمەلگا کردووە بە زۆرژان ڕێز لە یاسا نەگرێ ڕێز لە بەها مرۆیەکانی ئەم کۆمەلگە نەگرێ بەڵام دوجار هەموو ئینسانێک بەرپرسە لە تەسەڕوفات و ڕەفتاری خۆی. هیچ کاتێک خراپی حکوومەت و لایەنە سیاسیەکان نابێتە مشەڕع و ڕێگە خۆشکرد بۆی ئینسان پابند نەبێت چونکە دوجار هەر ئینسان ئەبێتە قوربانی ئەوە وەکومان نەزانین بە هەر جۆرێک لە جۆرەکان لە هەر کوێ خەلەلێکە بێ هاوڵاتی ئەبێتە قوربانی و باجەکەیدا لەبەرەوە نابێت بە هیچ بیانوێکەوە ئینسان سەرپێچی بکات چونکە دوجار ئینسان خواهیگەر لە ڕۆژی قیامەتە بە تاکو تەنها لێپرسیۆنی لەگەڵاکە بەدەر لەو جەوژینکەی کە هەیە. بۆیە سەرپێچیکردنی یاساکانی هاتوچۆ لە ڕووی شەرعیەوە ئەوانەی کرد لە بازنەی شەرعی ئیسلاما گیانە بێتەوە واجبە وەکو واجبێکی دینی و ئەخلاقی و دواتریش یاسایی جا ئەگەر ئەمڕۆ یاسا وەکو خۆی بەردەست نییە ئەوە قاعدەیەکمان هەیە دەفەرمێ ما لا یودرەک كله لا یترک جله هەر ئەوەی خەڵکێک کە بەرپرس و دەسەڵاتدارە هیچ حسابێک بۆ یاساناکە ئەمە ناکاتە ئەوەی من و تۆش بە هەمان شێوە بۆ ڕێگەی ئەوان نابڕۆین و ئەمە خراپی ئەوان کاریگەری هەبێتە سەر تاکی مسلمان. مامۆستا تێگەیشتێکی هەڵە بۆ قەزا و قەدەر هەیە کە زۆر جار دەبینی شۆفێرێک بەهۆی سەرپێچیکردنی یاساکانی هاتوچەوە تیژەڕەوێکی بێسنوور ینی ئۆتۆمبیلەکەی لێخڕە کە دوجار سەرباری ئەوەی کە زیانی بۆ خۆیە بێ بۆ شۆفێری بەرامبەریش هەبێت کە گیان لە دەستدانی لێ ئەکەوێتەوە. چۆن ئەم تێگەیشتنە هەڵە ڕاستەکەنەوە کە هەرکەس کە شتێکی ئەوڕ با دوجار ئەڵێن ئەمە قەزا و قەدەر بوو ڕۆژی بەوە تەواو بووە ئیتر هەرە بێ بۆ شێوازە بمرێت. ڕاستەفەمی
دیارە ئەو بابەتێکی تقریبان ئالۆزە بەڵامکو لە شاری ئیسلامە قەزا قەدەریش بەو ڕەهاییە نییە ینی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم جارێک یەک لە یاوەران ڕزای خوا لێ بێتە خزمەتی حشرەکەی ڕەشۆی نەبەستوەوە بەرەڵای کردووە ئەفەرمێت پێغمبەری خوا دامەتە دەستی خوا فەرمووی عاقلها وتوكل على الله سەرەتا بەسەوە دواتر بیدە دەستی خوا یعنی ئەمە فەرموودە ئاماژە بەوە کەوە فەرمان بەوە ئەدا کە ئەبێ مسلمان سەرەتا هۆکار و ڕێکارەکان بگرێتە بەر یعنی ئەوەی کە ئەمڕۆ یاسا دایناوە یاسا ناسانی پسپڕوانی ئەم بوارە بۆ نە هەلومەرجی ڕێگاکەیان لە بەرچاو گرتووە بەپێی هەلومەرجی ڕێگەبانەکە خێراکەشیان دیاری کردووە کاتێک کە من پامن نابم بم یاسایەوە بەو ڕێنمایانەی کە دانراوە بۆم سنوورم بەزان بێگومان ئەوە لە قەزاقەدە دەرەچێت ئەبێتە عەمدی بۆیە لەو کاتە زانانی معاسیر قسان لەسەر کردووە ئەگەر ئینسانێک زیاد لە خێرایی ڕێگە پێدرا و لێ بخڕێت ئۆتۆمبیلەکەی بەهاوێژێت ئەوە بەرپرسە و بە کوشتنی عەمدی دێتە ژمار کەواتە ئەگەر لە شەقامێکدا تیژڕەوی بۆ نمونە لە سعاتێکدا شتان نووسرا بێت ئەگەر شۆفێرێک بەسەد بڕوات و گیان لە دەستدانی لێ بکەوێتەوە بە قاتڵ حسابەکرێت بەڵێ حتمما ئەگەر چونکە ئەو کاتم مقصیرە بە ئەکوێتە جۆری ئەو قەتلی کە زانایان ڕەحمەتیان لێبێت تەصنیفیان بۆ کردووە عەمد و شیبهە عەمد و خەتە ئەگەر ئینسان بەپێی ڕێنمایەکانی هاتوچۆ بڕوات و هیچ مخالفە سەرپێچێکی نەبێ ئەوە بێگومان هەڵەیە و ئەوە لە شاری ئیسلامە عقوبەکەی بۆ جۆرە نییە بەڵامکو ئەگەر سنووری تێپەڕان ئەوە چێتە بازنەی شیبهە عەمدەوە و سزاکەی قورسرە و بێگومان کۆمەڵی ئیجراعاتی شەرعی هەیە ئەبێت بۆ نمونە ئەو کەسێک کە ئەدا لە کەسێک و ئەیکوژێت سەرپێچی کردووە و پابندەوە بە ڕێنمایەکانەوە ئەبێ خوێنبایی لێوەربگیرێت دوو مانگ بە ڕۆژوو بێت بەسەریەکەوە ئەمانە هەمووی شریعەتی ئیسلام قسەی لەسەر کردەوە زانایان لە دقەکانی شەرعەوە هەڵیان هێنجاوە ئەم دقە شەرعیانە و ئەم حکومە زۆر باشە مامۆستا دەمێت ڕای جەنابەت بزانم لەسەر بەراوردی سەرپێچیەکان و سزاکان لە یاساکانی خۆماندا ئایا تا چەندە ئەو سزایی کە دانراوە سەرپێچیەکان بۆ نمونە جەنابەت بە باشی دەزانین چکان دێ لە هاوڵاتیان باوەڕێن وایە بۆ نمونە گەر کامێرەیەک دانرا بێ من بۆم هەیە 60 بڕۆم ئەگەر 65 ڕۆشتم 60,000 غەرامە دەکرێم یا 70,000 غەرامە دەکرێم ینی بۆ 5-60,000 لەم زروفەیە بۆ هاوڵاتیەک زۆر زۆرە دەمێت بەگشتی لەسەر سزاکان چکە جەنابەت دیارە لە نووسینی کتێبەکەیان لە کۆڵینەوەیەکی وردت کردووە دەمێت بزانم چۆن دەیبینی ئەمە ڕاستە فەرموویە وتمان ئەمە سەرپێچیەکە بەڵام یەکێ لە مەرجەکانی سزادان ئەبێ لە حەقی خۆیان بێت تۆرە سەری سزاکان کە لە شریعەتی ئیسلامە ئەگەر کەسێ بگوژێت سزاکەی جیاوازە ئەگەر دانی بشکێنێ ئەگەر برینداری بکە هەموو ئەمانە دەری ئەخار کە شەریعەتی ئیسلام بەوردی بە پێی پێویست سزاکانی داناوە بۆیە ئەبێ ئەم یاسانش هەڵێنجرا و هاوتای ئەم دقە شەرعیانە بن وەلەم ڕۆ بێگومان خەڵکی زۆر گلەی و گازندەی هەیە حتمما ئەوە داوایکی ڕەوا شەرعیە هەرچەندە مختصانی بواری هاتوچۆ ئەڵێن ئەمە لە پێناو کەمکردنەوەی سەرپێچیەکانە بەڵام لەمان کاتە نەعەدالەتیەک و بارگرانیەک ئەبینرێت لە ئەو جۆری سەرپێچیەکان و ئەو سزانەی کە دانراوە ئومێدوارم چیتر ئەم بارودۆخە بۆ شێوەیە نەبێت هەم دۆخی هاوڵاتیان باش بکرێت هەم پێداچوونەوەیەکی باش بۆ جۆری سزاکان و سەرپێچیەکان دەمێ لەسەر ئەمە قسە بکەینەوە چەند خولەکەی لە بەردەستمانە ماوە ئیمامی عومەر خەمی بزنێکی بوو لەیەکێ لە شاخەکانە لەوەی کە ئەگەر ڕێگەکەی باش نەبێ ئەو بەرپرسە ڕێگەبانی هەرێمی کوردستان دەبینی خۆ ناکرێت تەنها بڵین پابند نەبوونی شۆفێر هۆکارە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت و دەسەڵاتیش لە چاکردنی ڕێگەوبان ناچۆنە تا چەندە ئەگەر کەسێک لەم ڕێگەوبانە خراپە هۆکارەکەی خراپی ڕێگەوبان بێ گیان لە دەستدەدا بەرپرسیارەتی مردنەکەیەکەوێتە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسانی ئەوەی کە ئەرکیانەوە ڕێگەوبانە چاکن بەڵێ حتممەوەی جنابەت باس کرد تەواوە و من بەشێکی سربەخۆم تایبەت کرۆ بۆ باتەوە ئەرکی حکومت لە پاراستن و چاکردن و دروستکردنی ڕێگەوبانەکانە ئەوە ئیمامی عومەر فەرمووی لەو ئەنە بەغلة تعثرت في العراق لسألني الله يوم القيامة لما لم تصلح الطريق يا عمر فەرمووی ئەگەر هێزرێک لە عێراقەوە قاچی هەڵنەوێت و بکەوێت خوای گەورە محاسبم لەسەرەکە ینی ئەمە وانەیەکی زۆر گرنگە بۆ ئەو کەسانەی کە بەرپرسن لە خەمی ژیان و داهاتوی ئەم کۆمەلگان کە ڕێگەبانەکان چاکەن بێگومان ئەوانش بەرپرسن لە هەر کەم تەرخەمێک لە هەر کوێ هەبێت و ببێتە باعیسی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت دەفەرمون بە دەق فتوایان داوە تەنانەت ئەگەر کەسێک لە شوێنێکە وڵاخێکی ڕاگیر کرد ئەم وڵاخە
کەسێک لێیدا واجب نییە لەسەری ببژێری بۆچی چونکە لەسەر ڕێگاوە ساندوێتی یعنی سێکە بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ڕێگەبان ناکراوە لە شەڕی ئیسلامە بۆیە پیامبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکدا فەرمێ مەلعون من آذى المسلمین فی طرقاتهم نەفرەت لێکراوە ئەو کەسە ببێتە باعیسی زەرر و زیان گەیاندن بە مسلمانان لەسەر ڕێگاکانە نەفرەت کراوە لەو کەسە ببێتە باعیسی زەرر و زیان گەیاندن بە هاوڵاتیان و ڕێبواران لەسەر ڕێگاکانە هەر بۆیە لە بەرامبەر پاداشی زۆریش دانراوە بۆ ئەو کەسانی کە خزمەتی ڕێگەوبانەکانەکەن پیامبەری خوا صلی الله علیه و سلم سەرنج بدە ئەفەرمێت پیاوێک لە بەهەشتا بە ئارزوو خۆی گەشت و سەیرانی کرد و هات و ئەچوو بەهۆی چیوە بەهۆی چڵەدارێکەوە کە ئەبووە بەمایەی ئازیەت و ئازاری ڕێبواران واتە ئەگەر کەسێک بەهۆی لابردن چڵەدارێکەوە ئەوە نەپاداشی دەستکەوتی و خوای گەورە خستی بەژە ئەبێ سزای ئەوانە چی بێ کە بە پێچەوانەوە هۆکارن بۆ خراپی ڕێگەوبانەکان و لە پشت ئەو خراپی و نالەباری ڕێگەوبانەوەن کە ئەمڕۆ هەیە و ڕۆژانە دەیان قوربانی لێ ئەکەوێتەوە. زۆر باشە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد تاوەگۆزی نووسری کتێبی ڕێگاوبان و سیستەمی هاتوچۆ لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و لە پاش ناوبڕەکە دێنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی تەوەرەکانی دیکەی پەیامی ڕۆژ لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. عمر گوڵپی پەرلەمانتاری کۆمەڵا پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئەگەر حکوومەت هێرێم شەفاف بێت لە داهاتەکانی دەتوانێت 30 ڕۆژدارێک موچەی فەرمانبەران دابش بکات، بەڵام دەستەکارکێشانەوەی ئەم حکوومەتە بۆ خۆی و بۆ میلەتیش باشە. عمر گوڵپی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەت هێرێم ئیرادەی ڕێکەوتنی نییە لەگەڵ بەغدا و تا ئێستا و داهاتانەی کە هەیە شەفاف نین، بۆیە ناتوانێت موچە لە کاتی خۆیدا بدات. گوڵپی باوەڕی وایە کابینەیەک لە دوایەکەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان هاوڵاتیانیان دووچاری ئەم کێشانە کردووە، هەر بۆیە ئێستا کاتیەوە هاتووە گۆڕانکاری ڕاستەقینە ئەنجام بدرێت و دەست لە کارکێشانەوەی ئەم حکوومەتەش هەم بۆ خۆی هەم بۆ میلەتیش باشە. عمر گوڵپی وتیشی ناکرێت هەر کات باز لە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت ڕاستەوخۆ بەغدا و حکوومەتی عێراق تۆمەتبار دەکرێت. ئەو باوەڕی وایە ئەگەر داهاتی خاڵە سنووریەکان بگەڕێتەوە خەزێنەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم، ئەوا دەتوانرێت لە کاتی خۆیدا موچەی موچەخۆران دابش بکرێت. عمر گوڵپی ئەوەی دووپات کردەوە کە دەست لە کارکێشانەوەی ئەم حکوومەتە بۆ خۆی و بۆ خەڵکیش باشە. پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمان ئاشکرای دەکات شۆفێری خێزانی بەرپرسێک دەستی داوەتە کاری قاچاقی و ئۆتۆمبیل داخڵی هەرێمی کوردستان دەکات. دابان محەممەد ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە نووسینێکدا بڵاوی کردەوە کاری قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان بەردەوامی هەیە، ئەوەی هەیە بێدەنگی لێ دەکرێت زیاتر نەبوو بێت کەمتر نەبووە. بە بڕای دابان محەممەد قاچاقچێتی لە سنوورەکان بە جۆرێک فراوان بووە لە بەرپرسانەوە دەرچۆ بۆ خەڵکانی تر و ئێستا شۆفێری خێزانی بەرپرسێک دەستی داوەتە کاری قاچاقی و ئۆتۆمبیل داخڵی هەرێمی کوردستان دەکات. بە پێی داتاکانی دابان محەممەد بۆ هێنان و داخڵکردنی هەر ئۆتۆمبیلێک لە خاڵی سنووری باشماخ و حاجی ئۆمەران بڕی 6500 دلار وەردەگیرێت، بەڵام 2000 دلاری بۆ بەرپرسی حێزبی دەبێت. پەرلەمانتارێکی پێشووی بزوتنەوەی گۆڕان داوای لێبوردن دەکات لەو هەموو خەڵکە ناڕازیی دەنگی بە گۆڕانداوە و هیوایان پێی هەبووە کە بتوانێت سیستمی حکومڕانیان بۆ بگۆڕێ و ژیانی خەڵک چاک بکات، بەڵام لە پێناوی چەند پۆستێک و بەرژەوەندی چەند کەسێک ناومێت کراون. لەتیف شێخ مستەفا پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی من وەک خۆم داوای لێبوردن دەکەم لەو هەموو خەڵکە ناڕازیی دەنگی بە گۆڕاندا و هیوای پێهەڵچنی بوو بۆ ئەوەی ژیانی خەڵک چاک بکات، بەڵام ڕۆژ بەڕۆژ لە پێناو چەند پۆستێک و بەرژەوەندی چەند کەسێک ناومێت کران. لەتیف شێخ مستەفا دەژنووسێت هەرچەندە لەوانەیە زۆرێک لا خەڵکی ئاگادار بن من وەک کەسێکی سەربەخۆ لەگەڵ گۆڕان کارم دەکرد و زۆر هەڵوشمدا گۆڕان نەچێتە حکوومەتە و بەشداری ئەم دەسەڵاتە نەکات، چونکە پێم وابوو ئەو لادانە لەو استراتیجەی کە گۆڕانی بۆ دروست بۆ هیچیشی پێ ناکرێت تەنها وەرگرتنی هەندێک پۆست نەبێ و دەمزانی کە بەشداریکردنەکەی ئەم دەرەنجامەی ئێستای لێ دەکەوێتەوە. لەتیفی شێخ مستەفا دەڵێت هەندێک خەڵک بە بەشدارمان دەزانن لە بزوتنەوەی گۆڕاندا، بۆیە وەک خۆم بە گوێرەی بەرپرسیارەتی و بەشداری خۆم داوای لێبوردنیان لێ دەکەم. وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند ڕێکەوتنیان لەگەڵ پێشمەرگە بۆ پاراستنی سنوورەکانە لە کاری قاچاقی و بەرەنگاربوونەوەی تیرۆر نەگەڕانەوەی بۆ ناوچە کێشە لەسەرەکان. لیوا تەحسین خەفاجی وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ڕایگەیاند هێزەکانی عێراق و هێزەکانی پاراستنی سنووری هەرێمی کوردستان ڕێکەوتون لە سەردانانی بەرنامەی هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر. وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ئەوەی دووپات کردەوە هەماهەنگیەکیان لەگەڵ هەرێم ئاڵوگۆڕ و جوڵەکردن با هێزەکان لە پێگە سەربازیەکان ناگرێتەوە، بەڵکو کاری پێکەوەی نێوان هەردوو لا زیاتر دەکرێت. بە پێی وتەکانی وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق پێشمەرگە ناگەڕێتەوە ناوچە جێناکۆکەکان. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هەرێک لە رووسیا و چین دەیانەوێت لە ڕێگەی لۆبیکردن ناوەندەکانی شیکەرەوە و پسپۆڕانەوە کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا دابنێن.
بەپێی ڕاگەنرای وەزارەتی دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ ڕایگەیاندووە رووسیا و چین دەیانەوێت لە ڕێگای لۆبیکردن ناوەندەکانی شیکەرەوە و پسپۆڕانەوە دەست وەردەنە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. پۆمپیۆ ئاشکرای کرد بۆ جێیەکی زۆر لە دەرەوەی وڵاتەوە دراوەتە لێکۆڵەرانی سیاسی و ڕێکخراوەکانی تایبەت بە توێژینەوە سیاسیەکانی بۆ دەستوەردەدانە سەر سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا. پۆمپیۆ ئەو هەوڵات دەخاتە ئەستۆی رووسیا و چین و بەدەستوەردان لە سیاسەتی ئەمریکا تۆمەتباریان دەکات و دەڵێت ئەوان پارێزگاری لە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەن. بەپێی بڕیارێک بانکی ناوەندی جیهانی 12 میلیارد دلار بۆ وڵاتانە تەرخان دەکات کە هەوڵی بڵاوکردنەوە یان کڕینی ڤاکسین پشکنین و چارەسەری کۆرۆنا دەدەن. بانکی ناوەندی جیهانی دەیەوێت بەو شێوەیە هاوکاری 1 میلیارد کەس بکرێت بۆ دەستکەوتنی ڤاکسینی کۆرۆنا. بەپێی بەراوردی بانکەکە تێچووی ئەو هاوکاریە بۆ 1 میلیارد کەس 160 میلیارد دلارە. لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و وەرزی پەتاوەرزیەکان توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لا زۆرینەی وڵاتان ڕویان لە هەڵکشانە و بەوەش زۆرینەی ئەو وڵاتانە هەڵمەتەکانیان بۆ پاراستنی هاوڵاتیان سەرتر کردوێتەوە. کورتی هەواڵەکانتان پێشکەشکرا پاش ناوبڕێک دەگەڕین وڵاتان و لەگەڵتان بەردەوام دێن. بینەرانی عزیز دەچینە لای پامنێرمان چیانووری بۆی بزانین زانیاریەکانی ئەمڕۆی شاری کەرکووک چین چیا سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش لە کەرکووک چی دەگوزارێت زانیاری تازە لەوێ چی هەیە؟ دیارە لە دوێنەوە یەکێک لەو ڕووداوانەی کە هەیە لە کەرکووک دیارە هەندێک خانوو هەیە کە بە ناوی تەجاوزات و زیادە ڕەویەوە دەبێت بڕوخێنرێت کە ساڵانێکم خێزانانە لەوێ نیشتەجێن و دوێنێ بە بڕیارێک دەبێت ئەم خانوانە بڕوخێنرە بۆ ئێستا دانیشتوانی ئەو ناوچەیە لە کەیشێک لە گەڕەکەەکانی کەرکووک ناڕزایی و گردبوونەوەیان ساز کردووە. دیارە پامنێرمان چیا لەوێ بەڵام هێشتا دەنگی من ناگاتە لایەوە بەڵام سوڕەکانی چیا گەیشتوێتە لای ئێمە بۆیە دەچمە لای پامنێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێ بێت دەمێ بزانم ئەم گردبوونەوەی کەم ڕۆساز کراوە دیارە تەنها لە پێناوەیە کە ئاگادار کراونەتەوە لەوەی کە شوێنەکانیان زیادە ڕەویە یاخۆت داواکاری دیکە چیان هەیە ئەگەر بکرێ زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە. فەرموو چیا گوێمان لێتە بزانین زانیاری زیاتر ئەگەر پێمان بدەیت لەسەر گردبوونەوەی ئەو خەڵکی کە لەو گەڕەکەی ئاگرتبووەتەوە بۆچی گردبوونەتەوە؟ زۆر باشە تاو کاتی کە گرفتمان لەگەڵ چیانووری پامنێرمان چارەسەر دەکرێت دەچمە لای راپۆرتێک لە هەڵەبجە پیاوێک نزیک بە 50 ساڵە سەرقاڵی سکاڵا نووسیەیە بە زمانی خۆمان کە دەڵێن عریزە نووسی دیارە ئەو کاتانی کە دەستی کردووە بە نووسینی سکاڵا سەردەمێک بە چەندها بە قەڵەم بۆ بەڵام دوایەوە ئامێرێکی تایبەتی چاپ کە هاتووە تاکایەوە دەستی کردووە بە سکاڵا نووسین بۆیە تا ئێستش کە سەردەمی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای پێشکەوت و ئاسانکاری هەیە بەڵام من پیاوە ئێستا ژەر بەردەوامە لە نووسینی سکاڵا نووسی بەڵام بۆ ئامێرە تایبەتی کە خۆی هەیە لە هەڵەبجە بە کە پامنێرمان سامان فەتەح راپۆرتێکی بۆ ئامادەکردن با بچینە لای راپۆرتەکە و دواتر دێنەوە لای پامنێرمان چیانووری. لە دوای ساڵی 1970 و گەڕانەوەی خەڵک بۆ شارەکە بۆ یەکەم جار ئامێری چاپکردنی هێنایە هەڵەبجەوە.
پێشتریش وەک فەرمانبەرەوە ئامێرەی بەکارهێناوە. ئێزاد سەید مەحموود زیاتر لە 50 ساڵە لەگەڵ ئامێری چاپکردنەکەی هاوڕێیە و سکاڵا و کاری عەریزەنووسی دەکات. بۆ یەکەم جار لە هەڵەبجە و کاتە نە دادگای تیا بوو دادگای لە هەڵەبجێ تازە بوو خۆعافیکا عەبدوڕەحمانی محکەمە بەڕاستی خزمەتێکی خەڵکی هەڵەبجەی کرد من و ئەو زۆربەی زۆری کێشەی خەڵکی هەڵەبجە زۆر بوو چونکە خەڵکە بوو لە هەڵەبجە باوکی مناڵەکانی مردبوون خۆی ژنەکەی مابوو هەبوو ژنەکەی و مناڵەکانی مردبوو خۆی مابووە ئەتە کێشەیەکی یەزگا زۆری کۆمەڵایەتی هەبوو ئێمە بە هەردووکمانەوە بۆی ئێمە لێرە ئەو معاملاتانە من کە ئەو خەڵکانەمان لە ئەو کێشانە لە زۆربەی زۆری چارەسەر بۆ کردن و ڕزگارماکردن. بە جۆرێک لەگەڵ ئامێری چاپەکە ڕاهاتووە خێرایە لە بەکارهێنان و بێت شێوەیەک لە کاتی نووسین هەڵە ناکات. ئەو دەڵێت شوێنی پیتەکان تەواو شارەزا بووە و لە مێژووی ژیانی کارکردنی بەو ئامێری چاپکردە هیچ سکاڵایەکی ڕوبەڕوو نەبووەتەوە. تاکە کەسە لە سلێمانی وەڵەبجا بۆ ئامێری چاپکردە کاری عەریزەنووسی دەکات. لەبەرەوە زۆرم خۆشەوێت لەبەرەوە سەرەتا ژیان لەگەڵیان ڕاهاتووم حەزم بە هیچ شتێکە نییە لەگەڵ ئەوانە لە ناخۆ توانامێ بتوانم لەسەر کۆمپیوتەر وشتی کار بکەم بەڵام ئەوەی بەمەکرێ ئەوەی لە کاتێک کارەبا بێ نەبێ هەموو کاتێشەکان ئەڕوا لە ماڵەوە بێ لە هەر شوێنێ بێت لە دەرەوە بێت لە شاخ بێت توانی ئەوە ببەری و ئیشی خۆتی پێ بکەی لەو کاتەوە من بەردەوام لەسەر کاری عەریزەنووسی لە هەموو بوارەکانی عەریزەنووسی تەبیعی وەکو من هەم مدیری نەفوزم و کاتی خۆی کە تەقاعد کراوم و هەم پاش لەو کاتێشان ممەسیل بووم لە محکەمەوە لە عەسکەریشە کاتە بووم و لە مەدەنیشە لە قامقامێتی قەزا ڕوبێسەوانە کاتم یعنی بەو حکمی ئەزمونەیەکەوە هەم بۆ پەیام کردووە توانیمە خزمەتێکی زۆر بە جەماوەری هەڵەبجە و بە خەڵکانی بکەم لە زۆر بواری کۆمەڵایەتی و قانونی و ئەو شتانە. بەوەی کارەکەی کە عەریزەنووسیە زۆربەی بنەماڵەکانی ناوچەکە دەناسێت شارەزای زۆری لەبارەی یاساکانی باری کەسێتی وەرگرتووە. ئێزەد سەید مەحموود دەڵێت هەرچەندە تەمەنی بەرەوەڵکشان ڕۆشتووە بەڵام کارەکەی خۆشەوێت و لەگەڵ ئامێری چاپەکەی مێژوویەکی دوور و درێژیانەیە. هەرچەندە تەکنەلۆجیا پێشکەوتووە و هیچ کەس بۆ نووسینی عەریزە ئەو ئامێرە کۆنە بەکار نایێنێ بەڵام ئەم پیاوە دەڵێت هەتا ژیان دەرفەتی بدات کار بۆ جۆرە ئامێری چاپە دەکات و خۆشی دەوێت. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. یاسایەک هەیە بۆ تایپکردن لەسەر کیبۆرد کە چۆن پەنجەکانمان بە شێوازێک ڕێک بخەین لە یەک ئاست کە دەست ڕابگرین فریای هەموو دوگمەکانی دیکە بکەوین لە نووسینی تایپدا بۆی کە سرعەت هەبێ. بەڵام دیارە ئەم پیاوە کە 50 ساڵە سەرقاڵە هێشتا بە تەنها دوو پەنجەکە سەرقاڵە یا تایپ دەکا کەچی سرعەتی پێویستیشی هەیە هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ دەخوازیین. بەڵازیان دەگەڕێنەوە لای پەیامێرمان چیانووری چیا سڵاوی خی گەورەت لێ بم کاتت باش زانیاریەکانی کەرکووکمان بۆ بگوازیتەوە بزانین ئەمڕۆ چۆن چیە و چی دەگوزارێت. زۆر سپاس لەو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام دیارە ماوەی چەند ڕۆژێک کە ئیدارەی کەرکووک قەراری داوە ئەو ماڵانەی کە لە ناو بینایی ئینزیباتخانەی کۆنن لە ناو شاری کەرکووک دەربکرێن هاوشێوەی ئەو ماڵ و خێزانانەی کە لە دوو هەفتەی ڕابردوو لە گۆڕەپانی ئاهەنگەکان لە پارێزگای کەرکووک بڕیاری دەرکردیان بۆ دراوە. دیارە ئیدارەی کەرکووک لە ڕێی قایمقامەتی پارێزگای کەرکووکەوە چەند ڕۆژێکە دەستی کردووە بە لابردنی ئەو زیادە ڕۆیانەی کە لە ناو شاری کەرکووک لە دوای 2003ەوە ئەنجام درراوە. ئەم ماڵانە زیاتر لە 50 خێزانن بەشێکیان کوردن دەماڵی عەرەبی ئاوارەشیان لەگەڵدایە. دیارە ماوەی چەند ڕۆژێکە قەرارەکەیان بۆ هاتووە بۆی دەربکرێن ئەم شوێنە چۆڵ بکەن. ئەمان ئەمڕۆ گربوونەوەیان ئەنجام داوە و ناڕازین لەسەر ئەو بڕیارەوە هەم داوای قەرەبووەکەن هەم داوا دەکەن کاتەکە دوا بخرێ هیچ نەبێ ئەمان چارەسەرێکی خۆیان بکەن یا هیچ نەبێ لەلایەن ئیدارەی پارێزگای کەرکووکەوە قەرەبوو بکرێنەوە. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای کاک ئیسماعیل سەرپەرشتیاری ئەوەی کە چارەسەری کێشەکەی کردووە دەکرێت
کێشەکە چارەسەر بکات. کاک اسماعیل ئێوە چیتان کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە قەرارەکە هاتووە دیار بوو بڕیار بوو هەفتەیەک ئێوە ئێرە چۆڵ بکەن ئەمە بڕیارەکە ڕاوەساوە یا بڕیارەکە بەردەوامە؟ دوایەوە کە ئینزارمان بۆ هات لەلایەن ئەقارە دەولەوە کە لە حوتی مانگ هاتنە ئێرە ئینزارەکە بۆ 11 مانگ ینی بڵێن کۆتایی بەیانی مدەی 7 ڕۆژیاندا بوو پێمان. بەڵام دوای ئەوەی کە من بە دوای چونم کرد و چوومە سەردانی ئەقارە دەولەم کردوتم بەڵام بزانم ڕاستە ئەم شتە لەلایەن جەنابیان هاتووە چوومە لای مدیرەکان قسەم لەگەڵانە کرد و ئەوان سوور بن لەسەر دەرکردنی ئەم ماڵانە کە زیاتر لە 50 ماڵی ئاوری خۆی کردووە کە جەنابەتی ئیشارەت پێدا و 10 ماڵی نازەحنیشی تایە. هەوڵ دوای هەوڵوانە ئەقارە دەولە سوور لەسەرەوەی کە بەبێت تعویز ئەم ماڵانە دەرکرێن و یعنی ئەبێت چۆڵ کرێ و درا بە ئیسمار. بەڵام بەداداچوونم کرد ئەم بینایە نەدرا بە ئیسمار. دواتر هەوڵمدا لە ڕێگای مەڵبندەوە وەکو ئەوەی کە زیاتر باڕادەسن لێرەوانە چوومە لای بەرپرسی پەیوەندەکانی مەڵبندەوانە کاکە ئارام حەساری تەلەفۆنی بۆ لیژنەیەک تەجاوزاتی قایمانەت کرد ئیشەکان بۆمان ڕاگردووە تاکو مانگیە. ئیسە چی گەیشتوونە چیەوە قەرارەکە ئاخر قەرار چییە بۆ دەرکردنی ئێوە؟ آخر قرار ئەوەی ئیشەکە تامانێک ڕاگیراوە وەکو مەڵبند و ینی لەلایەن قایمەتەوەوانە ئاگدار کراوەوە ئیشەکە حل کردە یان تر ئەم ماڵانە هەر دەرەکرە ینی مەجای ئەویان نەماوە ئیشارەت بەوە درراوە کە دەرکرێوانە داوا چیەکەن کە هەر دەرەکرێن. ئێمە داوای ئەوواکەین وەکو ئەم ماڵانە من نوێنەری ئەم ماڵانم داوای ئەوواکەم ینی ئەم ماڵانە هەمووی خەڵکی فەقیر و هەژارن چاوی کامێرەکانتان بینوتانەوەوانێت لە هەمووی بینایەکی کۆن بووە خەڵکەکە مەسرفی تا کردو تعمیری کتیا کردووانە ئالە قەرەبووی ئەو ماڵانە بکرێتەوە بە پێی تعویزاتی خانووینەکانی خۆیان ینی ئێمە داگیرکرد نیمان ئەو خەڵکی لێرە دانیشتووە داگیرکرد نییە ئەگە تعویز بکرێتەوە هیچ کێشەمان نییە. سپاس دیارە لە ماوەی ڕابردووشدا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەو خانوانەی لە گۆڕەپانی ئاهەنگەکان ڕۆخێنەران ئێستا قەرارێکی یعنی قەرارێک هاتووە ئیدارەی کەرکووک هیچ نەبێ زەویان بەسەرادا بەش بکە ئەمانی شاوشەوەی ئەو ماڵانەی کە لە گۆڕەپانی ئاهەنگەکان بڕیارە زەویان بەسەردا باش بکرێمانش داوای قەرەبووەکەن هیچ نەبێ ماوەی چەند ساڵە لێرە دانیشتون لە دوای ئەوەی دەردەکرێن قەرەبوویان بکرێتەوە یا هیچ نەبێ پارچە زەویەکیان پێ بدرێ. نوری کە ڕاستەوخۆ لا کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار
ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد صدق الله العظيم. دەستەکانت خۆش بێ کاک ڕەنج سەروەر یەکێ لە قوتابی و مامۆستایەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە زۆر سپاس دەکەین یاخوا بەخێر بێتی. زۆر سپاس بۆش کاک جارێکان زۆر سپاس دەکەم. ئەمە ماشەڵڵا دڵخۆشیەکەت و زانستت لە قورئان بەڵام بابینە سەر ئەم تابلۆیە ئەم تابلۆیە دەستنووسی خۆتە چی دەنووسی ئەسڵ ئەمە چی نووسراوە چه جۆرە خەتێکە؟ ئەمە ئاەتی 189 سورەتی ئالی عیمڕانە کە ئێستا خوێندبووە لە خزمەت جەنابتان. جۆری خەڵتەکە پێکهاتووە لە خەڵتی کوفی قەڕنی سێهەم واتە 300 هیجری بەدواوە و ناسراویشە بە خەڵتی کوفی مصحفی یاخود خەڵتی کوفی قەدیم ئاماژە بۆ ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها لە سەردەمی ئەصحابە قورئانی پیرۆز بەم جۆرە خەڵتە نووسراوەتەوانە کە بە شێوازێک نە نوقتەی هەبووە نە حەرەکاتی هەبووە بۆیە ناسراوە بە خەڵتی کوفی قەدیم یاخود خەڵتی کوفی مصحفی ئاماژە بۆ ئەوەی کە قورئانی پیرۆزی پێ نووسراو هەروەها کۆنترین خەڵتە و زائیدەن خەڵتەکانی تر لەم خەڵتەوە وەرگیراون. ئەمە بریتە لە قۆناغی سێهەمی خەڵتی کوفی کە خەڵتی کوفی قەڕنی سێهەمە کە تیایدا هەم نوقتە بۆ نووسینەکان زیاکراوە هەم حرەکات بۆ نووسینەکان زیاکراوە بەڵام بە جۆرەکە نوقتەی پیتەکان بە خەتێک کراوە بۆ نمونە ئەگەر دیقەتی کەلیمەی سەماوات بین ئەسسەماوات تا ئی کەلیمەی سەماوات دوو خەتی لەسرە ئەوە با بڵێن لەو سەردەمەیە نوقتە بۆ شێوازە نووسراوە هەروەها حرەکەەکان بە شێوازی بازنە نووسراوە ئەوە حرەکەبینین ئەمە حرەکەکەیە بەڵێ ئەوە حرەکە کاتێکە لەسەر پیت بوو بە فەتحە ئەخوێندرێتەوە کە لە تەنیش پیت بوو بۆ نمونەوەکو کەلیمەی مولک ولله ملك السماوات لە تەنیش کافەکەیە زەمەکە نووسراوە بە نوقتەیەک لە تەنیشتی ئەگەر لە ژێر پیت بوو بە معنای کەسرێت ئەگەر دوو نوقتە یعنی دوو باز نەبوو بە معنای تەنوێنیت. لە نووسینیدا چی بەکارهێناوە بۆ نووسین تابلۆکە زێڕی عارە 23 بەکارهێناوە کە تیایدا شێوازی بەکارهێنانی ڕاستی شێوازێکی کەمێک ئاڵۆز و سەختە. پێشتر نووسینەکە ئەنووسیتەوە و دواتر زێڕەکە بەکارهێنی یان هەرگە ڕاستەوخۆ بۆ زێڕی نووسیت؟ بەڵێ سەرەتا ئەبێ قاڵبی نووسینەکە دروست بێت با بڵێن شێوازی نووسین و تەشکیلی نووسینەکەدا ئەنەی کە چ شتێک لەکوێ دابنێت چ وشەیەک لەکوێ دابنێت چۆن تەشکیلەکەمان مانادار بێت دوای ئەوە یەن بە زێر پڕی ئەەکەینەوانە و کاملەن زێر پۆشی ئەەکەین.
ئێستا بە نووسینی دیکات و بەدەستەگەر بینوسی ئەم خەتەمان بۆ دەنووسیتەوە بۆ نمونە ئەتوانرێ بەڵێ بەڵام بۆ نووسینی ئاسایی کەمە ناخۆشە لەبەرەوەی چۆنەڵی خەتێکە عادەتی تایبەتە بە قامیش هەر بە قامیش ئەنووسێت بە قامیشی نووسی ئێستا بەڵێ چیترت هەیە لە تابلۆ و لە خۆشنووسیەکە تەنها گرنگی بەم جۆرە خەتە دەی خەتی کوفی نا لە ڕاستیە من لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ مامۆستای گەورە مامۆستا فەرهاد کە خەڵکی شاری هەولێرە و دوو جار لەسەر ئاستی جیهان یەکەم بووە لە مسابقەی جیهانیدا هەروەکو چەندها مامۆستای گەورە بە ڕێزی ترمان هەیە مامۆستا ئەحمەدمان هەیە کە خەڵکی هەولێرە بە باوکی خەتاتەکان ناسراوە مامۆستا سەباحمان هەیە کە مامۆستا سەباح ئەتوانین بڵێن ئەستێری سەردەمی خۆیەتی مامۆستا بژارمان هەیە کە ئەوی ژەر عینەشت بە باوکی مامۆستاکانی خەت ناسراوە چەندین مامۆستای گەورەمان هەیە وەکو مامۆستا کارزان ئەفەندی و مامۆستا زیاد مهندیس و مامۆستا علی زەمان و ئەوانەی کە ئێستا ناتوانم لێرە و ناویان بێنم بەڵام لەلای هەریەک لە مامۆسایانە هەریەکە و شتێک فێربووم بە تایبەتی مامۆستا فەرهاد کە لەلای جەنابیان خەڵی کوفی مصحفیم خوێند خەڵی کوفی قیرەوانیم خوێند خەڵی کوفی مەشرقی و مربع و هەروەها خەڵی کوفی فاتمی لەگەڵ خەتی ڕۆحش ئایا بەڕێزت چارەزایت لە هەمویانە هەیە؟ تقریبا 6 جۆر خەتمان هەیە کە یەکەمیان خەتی کوفی و کۆنتترین خەتەوەکو باسمان کرد و هەموو خەتەکان لە وەرگیراون لە دوای ئەو خەتی سولسمانێت کە خەتی سولس دوو جۆری هەیە سولسی جەلی هەیە سولسی عادی هەیە جەلی بە معنای گەورێت کاتە نووسینەکان تێکەڵ یەکترەکرێت و پیتەکان گەورەترەکرێت سولسی عادیش با بڵێن بە شێوازی سەتر نووسرێ بە شێوازی دێڕ ئەنووسرێ هەروەها خەتی نوسخمان هەیە کە ئێستا قورآانی پیرۆزی پێ ئەنووسرێتەوانێ خەتی دیوانیمان هەیە ئەویش بە هەمان شێوە جەلی دیوانیمان هەیە واتە دیوانی گەورە لەگەڵ دیوانی عادی واتە ئەتوانین بڵێن دیوانی بچوو خەتی ڕوعەمان هەیە و زائیدەن خەتی فارسیشمان هەیە کە لە خەتی فارسیە کە لە خەتی فارسیا سێ بەشی لێ ئەبێتەوانێ تعلیقە نەستەعلیقە و لەگەڵ شکستە وەکو شارەزای من ڕاستی وەکو زانینی هەندێک لە قەواعیدەکانی شارەزایم هەیە دوورتان نزیک بەڵام ئەمە مەرحەلەیەکمان هەیە مەرتەبێکمان هەیە پێوتری ئیتقانی پیتەکان کە تایە بتوانی بیزەبت ئەو ئیتقانی ئەو پیتە دەربێنی بۆ نمونە کاتێککە ئێمە گەر دیقەتی ئەم ئەلیفە بدەین با بڵێن لێرەکە نووسراوە ئەلیفەکە وا هەستەکرد کە بە شێوازێکی ڕاست هاتۆتە خوارەوانێ و لە کۆتاییە قەوسێکی بۆکراوە بەڵام بۆ شێوازنی لە ڕاستیە کە هەمووی لار و لەنجێ وەکو لەناو هوەرە پێی ئەوەترێن نازومەکری پیتە کاتێک ئەگەی بەمانە ئەمە کاتێکی زۆری ئەوێ عنی هیچ نەبێ بۆ هەر خەڵێک 5 ساڵی ئەوێ بۆ گەشتن بە ئیتقانی پیت وەکو شارەزای عام لە خەتەکانە شارزایم هەیە بەڵام وەکو ئیتقانی پیت سەرقاڵم بە چەند خەتێکەوانە و مەرحەلە مەرحەلە ئینشاءڵڵایان بڕۆ بەڵام ئێستا ئەم نووسینە جەرا لەگەر کەسێ شارزای ئەم خەتەی نەبێ خوێندنەوەی زۆر ئاسان نییە بۆی ئێستا تۆ ئەم هەموو ئەرکوماندووبوونەشی کێشاوە تا ئەم نووسینە نووسنە بەڵام ئەوانەیە زۆر کەس نەزانێ بخوێنێتەوە ئەمە شێوازی خوێندنەوەی چۆنە؟ بتأكيد ئەم بە شێوازی خوێندنەوەی لەلای ڕاستەوە دەست پێەکە ئەمە شێوازێکە تیا بەکارم هێناوەکە یەکسەر ناچێت بۆ ئەو سەر یەکسەر ناچێت بۆ ئەو سەر وەکو دوو لاپەڕی قورئانە با بڵێن لاپەڕی لای ڕاست لاپەڕی لای چەپ مەقطع یەکەمی ئاەتەکە فەرمێ وەلله ملك السماوات والأرض مەقطعی دووەمیش والله على كل شيء قدير هەروەها وەکو شێوازی دانانی نووسینەکان با بڵێن ئێمە مۆری محەممەد ڕسول اللهمان هەیە صلى الله عليه وسلم گرتی دیقەتی ئەو مۆرە بین نووسینی ناوی محەممەد ڕسول الله صلى الله عليه وسلم محەممەد لە خوارەوەی ڕسول لە ناوەڕاستە ئەڵڵا لەسەرەوەی بەمعنایە کە ئەگەر نەخوێندەوارە سەیری بکە فەزڵی ئەم وشانە ئەبینێ بەسەر یەکتری ئەوانە لێرەشە تقریبا بەم شێوازی نووسینە مەبەستە بەڵێ ئەویژەر بەم شێوازی نووسینە نووسراوە لێرەدا تقریبا هەمان فەنیاتم بەکارێنەوە کاتێکە دیقەتی بەن هەردوو ناوی ئەڵڵا لەسەر و هەموو نووسینەکانەوە والله على كل شيء قدير أما والله لا يتشب ولله لا راسيش بهمان شيء ولا سرو همون سينا لا ديار يا ساي نوسيني كوفية كوا يا خوت أما تو هالبجاردو نا يا ساي ربطي نبع سا أما ربطي هي بالتشكيلة وأنا التشكيلة يا سا دوشتي جوازن أما فنياتي تشكيلية كتيا من بكارم هنا دواي أو بعضنا جرسيري لا راستين ولله ملك السماوات والأرض وتملك إخوة بابڵین ئاسمانەکان و زەوی شاخود لەسەر و ئاسمانەکان و زەویەوە دانانی نووسینەکە تقریبا هەمان مانامان پێ ئەبەخشێت ولله ملکی ئاسمان ملکی خوای گەورە لەسەری سەرەوە السەماوات لە خوار ملکی خوای گەورەوە والأرضیش لە خوار سەماواتە واتە ملکی خوا سەماوات زەوی
لەم لاشە تقریبا بە هەمان شێواز والله على كل شيء قدير واتە توانای خی گەورە زاڵە بەسەر هەموو شتێکدانا و لەسەر و هەموو شتێکەوە لە جۆری دانانی با بڵین حرکاتەکانی شەهڵ ما و شێوازێکی هاوسەنگ بەکاربێنم کە تایدا دوو فەتحە لە لای ڕاستە دوو فەتحە لە لای چەپ زۆر باشە دەمێ بزانم ێستا بۆ نمونە لەم خەتەیە قاف و فال چۆن لە یەک جا بکرێتەوە قاف و فا بە نقطەکان جاکرێتوانێ بەڵام لە ڕاستیە لە با بڵین خەڵی کوفی مصحفی قڕنی یەک نقطەی تیان هەبووە ساد و ضاد یەک شێوازی نووسینیان هەبووە تا و ضادیش یەک شێوازی نووسینیان بووە قاف و فائیش هەر یەک شێوازیان هەبووە تا و ثا و با بڵین ئەمانە هەمویان یەک شێوازی نووسینیان هەبووە بەڵام با بڵین گەر ئێستا ئێمە بین کەلیمەی چێشتخانە بێنین هەموو نقطەکانی لێلابەرین گەر پیشانی کوردێکی بێن ئەتوانێت بخوێنێتەوە لەبەرەوەی زمانی خۆیەتی لەگەڵ یان ڕاهاتووە لەو سەردەمەشە بە هەمان شێوازان زمانی خۆیان بۆ توانیویانە سەیطەری بەسەراکەن و بیخوێننەوانە بەڵام دواتر بە بۆنەی فتوحاتی ئیسلامی فراوان بوونی سنووری مسلمانان و هەروە زیادبوونی عەدەدی مسلمانان کە کاتێ باوڵێن عەجەمی تێکەوت و غەیرە عەرەبی تێکەوت ئەو کاتە نیان ئەتوانێت قورئان بخوێنەوانە بۆیە هاتن لەلایەن زانایانەوانە نقطە و با بڵێن حرکاتی وەدانرا بۆ ئاسانکردنی خوێندنەوە بە فاتێک گەشتم تۆ جوانە بوو سەرەتا بەرەوەڵات زۆر باشە کام جۆری نووسینیان زۆر قورسە نووسین ینی کاتی زۆری ئەوێت و زیاتر پێوەی خەریک بیت هەموو نووسینەکان قورسایەکی خۆیان هەیە و هەریەکان کاتی زۆری ئەوێ بۆ تەرخانکردن کە تیا ئەگەی بە ئیتقانی پیچەکان بەڵام ئەوەی کە من پێگەشتبم خەڵی سولز لە هەمویان قورسترە لەبەرەی مەسافەی درێژترە و با بڵێن هەناسەیەکی دوور و درێژی ئەوێ کە تایدا نابێت تەرکیزە لەسەر پیتەکە لا بچێت و هەروەها شێوازی عەدەدی پیتەکانی زۆرە بۆ نمونە چەندین شێوازی نووسینی پیتی هایی هەیە چەندین شێوازی پیتی میمی هەیە بۆی خەڵی سولز تقریبا ئەتوانین بڵێن یەکێکە لە قورسترین خەڵەکان بەڵام سەر ڕای ئەوەش لە هەر خەڵێکا کە تۆ بتوی ئیتقانی پیتێک بنووسیت یاخود بگەی بە ئیتقانی پیتێ جاری وایە بە 2 سەعات خەریکی پیتەکە بیت ئێمە خەتاتێکمان هەیە خەڵکی شاری بەغدایە ناوی موسەنا عوبەیدیە لە بەرنامێکە باسی ئەوە کە ئەڵێ جاری وایە بە 2 سەعات خەریکی بەس پیتی واو ئەبم بەس خەریکی نووسینی پیتی واو ئەبم ئەمیش بۆ بەرجەستەکردنی ئیتقانی پیتەکەی زۆر باشە کاکەنج بۆ برەشە داخن ناوەندێک هەیە بۆی کە ئێوە کە گرنگی بەم خەتە کۆنانە ئەدەن کۆ بکاتەوە و ڕاهێنان و فێرکردن هەبێ بۆ قوتابی نوێ و دەستگای نوری حکمە سنتەری دەستگای نوری حکمە ڕۆشنبیری بۆچی یا چ کاریگریەکی هەیە لەسەر ئێوەمانان و فێرکردنی خەتەکانتان وەکو خاڵ یەکەم کە با بڵێن سنتەرێکە بە کۆمان بکاتوانە تایبەت بە خەت لە ڕاستی ئەمە کۆمەڵی خۆشنووسانمان هەیە چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دهۆک لە هەر شارە کۆمەڵی خۆشنووسانمان هەیە بەڵام لە ئێستای وەکو هەموو بوارێکی تری هوەری با بڵێن لە کار کەوتووە و جێ ئیهتیمام نییە و بەڵکو بە شێوازێکی باش بەڕێوە نابرێ ئەمیش ئەگەڕێتوانە بۆ هۆکاری هەم سیاسی و هەم کۆمەڵاتی خەڵک کە ئیهتیمامی پێنایە لە ئێستادا هیچ سنتەرێنێک کە خەڵک کۆ بکاتەوانێ بۆ فێربوونی خەڵک بەڵام هەر یەکەمان لای خۆمانەوانێ خەریکی کردنەوەی خۆین بۆ نمونە من لە کاتی کەرەنتینەیە 2 خولی خەڵی کوفیم کردوانێ بۆ خەڵی کوفی فاتمی کە لە سلێمانیە تەنها من ئەمتوانی ئەو خەتە بنووسم ئەویش هۆکارەکەی مامۆسای گەورە مامۆستا فەرهادە با بڵێن دەورێکم کردوانە بۆ ئەو خەتە ئەلحەمدولیلا لە ئاستی هەرێمی کوردستانە زیاتر لە 120 قوتابی تێپەڕاند و ئێستا لەگەڵ کۆمەڵە لە قوتابیەکانمە 50 قوتابیە بین تقریبا خەریکی کردنەوەی پێشەنگایەکین وەکو کاریگەری خەتانە لە ئێستا چ زەڕوت و گرنگیەکی ئایا تەنها بۆ جوانی بەکارێنیان ئەوەیە ئێستا بۆ نمونانی بەجددی ئەگەر کەسێک شارزای و خەتەی نەبێ خوێندنەوەشی نازانێ بخوێنەوەتەوە کەواتە زەڕوت و گرنگی ئەم جۆرە خەتانە لە ئێستا چی ئێوە ئاوا گرنگی پێیان طبعا ئەگەر بگەڕێنەوەوانە بۆ باسی گرنگی خەڵ ئەبێ باسی گرنگی هوەر بکەین و کە باسی گرنگی هوەریش بکەینەوە پێناسەی هوەر بکەین پێناسەی هوەریش پێناسەیەکی کەمێک ئالۆزە کە تیا فەیلسوفەکان نەیانتوانی و ئەسڵان پێناسی بکەن بەڵام ئەوەی کە ئاستی عقلێتی مرۆڤ پێگەشتووە ئەڵێت توانایەکی لە ڕادەبەدەری مرۆڤە لە ڕادەبەدەر لە ڕادەی ئاسایی کە تێدا بەکاری ئەهێنێ بۆ ڕازاندنەوەی پەیامەکان بۆ ئەوەی پەیامەکان قبول بکرێت و هەروەها بمێنەوانە ئەمە وەکو پێناسەی هوەر پێناسەی خەڵیش پێناسەیەکی عربی ئەڵێ الخەط هەندسە ڕەوحانیە تكتب بآلة جسمانية واتە
هوەری خەڵ هەندەسەیەکی ڕۆحیە کە تایدا بە چەند ئالەتێک و چەند ئامێرێکی مادی و بەرجەستە ئەنووسرێت و پێ ئەگەندرێ وەکو گرنگی طبعاً بۆ گەیاندنی پەیامەکانە هەروەها بۆ مانەوەی ئەو پەیامەی بۆ نمونە ئێمە قورئانی پیرۆزمان هەم بە نووسین پێگەشتو هەم بە سەماعی پێگەیشتووە کە هەر یەک لەمانە گەر نەبێت ئەو کاتە کێشە دروستەکە. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز خڕند سەروەر قوتابی دەستگای ڕۆشنبیری نووری سپاس بە بەرنامە جوانەکان. بینەران یاسی دیارە لە پارێزگای سلێمانی دارەکانی ڕاپەڕین و گرمیان پارێزگای هەڵەبجا زۆرێک لە قەزاوناحەکان بایکۆتی خوێندن هەم بە ئەلکترۆنی هەم بە هۆڵەکانی ناو خوێندن ئەوەی کە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن ڕاگەێنراوە بۆی کە بزانین لە قەزای چەمچەماڵ چی دەگوزاری و بەڕێوەبەرایەتی پەروەردەی ئەوێ چۆن پشتیوانی لە مامۆستایانی ناڕازی دەکات ڕاستەخۆ دەچینە چەمچەماڵ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی چەمچەڵن مامۆستا عەبدوڵڵا کاکەڕۆژ قسە دەکەین. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە دەمەوێت بزانم لە چەمچەماڵ چی دەگوزارێت لەوەی کە هۆڵەکانی خوێندن کراونەتەوە بۆ پۆلی 1 و 2 خوێندن بە ئەلکترۆنی دەستی پێ کردووە. زۆر سپاس دەستخۆشی لە پەیامێری تەلەڤیزۆنەکە تا دەکەین زۆر سپاستان دەکەم لە هەموو کارمەندان و ستافەکەتان. دیارە ئەم ساڵ بەداخەوە لە سەرەتای دەستپێکی دەوامەوە بڕیار بۆ پۆلی 12 ئامادەیی دەوام بکات. دەوامەکە هەر لە سەرەتا وەکو پێویست نەبوو تەنها چەند ئامادەیەک ئامادەسازیان کرد و لە هەندێک لە خوێندنگەکان 12 ئامادەیی دەوام دەکەن بەڵام دەوامەکە وەک پێویست نییە. دواتر پۆلی 1 و 2 بڕیار بوو بکرێتەوە بەڵام لەو کاتەوە لە سنوورەکە دەست بە بایکۆت کراوە لا ئێمەش دەوام وەکو پێویست نییە. زۆر باشە مامۆستا ئایا ئێوە وەکو سەرجەم شار و شارۆچکەکان یاریمی کوردستان بایکۆتی خوێندنتان ڕاگەیاندووە یان بە شێوازی ئەلکترۆنی مامۆستاکان بەردەوام دەبن لەوانەوتنەوە؟ وەڵاهی بەڕاستی بەگشتی لەگەڵ ئەو شێوازی ئەلکترۆنیە نین لایەنی ئیجابیەکانی کەمترە لایەنەکەی تر هەرچەنە وەکو سەرەتایەک پرۆسەیەکی باش و بەڵام خۆتانزان سنوورەکەی مەسنوورێکی منتیقەیشی نائیە و هێڵی ئەنتەرنێتەوانە وەکو پێویست نییە ڕاژ نەهاتووین لەسەرەوەی بەکارهێنانی شێوەی ئەلکترۆنی بۆیە هەستەکرێ وەکو پێویست نییە هیوادارین وەزارەت و ئەوانەی کە لە بواری پەروەردەیشەکان ڕێگەی کاری تر بگرینە بەر چونکە بە ئام شێوازی ئەلکترۆنی ڕێیشی گشتی لەسەری نییە. زۆر باشە مامۆستا کەواتێ وەکو بەڕێوەبەرایەتی گرنگە لەوەی کە وەزارەت گوێ بۆ ڕای بەڕێوەبەرایەتیەک بگرێت لەوەی کە لەلایەکەوە باوەڕی وایە سیستەمی خوێندن بە ئەلکترۆنی سەرکەوتوی نادووە لایەکی دیکەوە بارودۆخی مامۆستا لە ئارەدا بۆیە دەبێت هیچ نەبێت ئەگەر بارودۆخە دارایەکان پێ چاک ناکرێت با بڕیاری سیستەمی خوێندن بە ئەلکترۆنی هەڵۆشێتەوە بەڵام دەمەوێت بزانم ڕایەوە لەسەر بارودۆخی مامۆستایان چۆن ئێستا ئێوە لە هەموو کەس زیاتر باشتر دەزانن بارودۆخی مامۆستایان لە ڕووی ئابووری داراییەوە لەوەی کە ئێستا موچەی ئەوە 5 مانگی دیکەشی هاتە سەر بارودۆخیان چۆنەوە تا چەندەوە پشتیوانیانەکەن. بەڕاستی بارودۆخەکە زۆر سەختە. ئێمە بەداخەوە کە ئەم زروفانە لە کوردستانە ئێمە لە 91ەوە وەزعی مامۆستا چەند ساڵێک تووشی ئەوها نەهامەتی و بێموچەی و ئەوانە بووە. بەڕاستی ئێستا بەتایبەتی ئەم ساڵ موچە زۆر دواکەوتووە یعنی ئەتوانین بڵێین بەعام وەزعی مامۆستا لە وەزعیشی زۆر خراپین. ئێمە هەم لە دیوانی پەروەردەکەمان هەر لە مامۆستاکانمان ئێستاش هاتوچوو هەیە بۆ گوندەکان هەندێک مامۆستا و کارمەرمان هەیە لە سلێمانیەوە دێن لە کەرکووکەوە دێن لە شۆڕشەوە دێن لە ناحەی تەچیەوە دێن ئەمە پێویستی بە کرێسەیارە و هاتوچۆ و مەسرفی ڕۆژانەیە بۆیە بەداخەوە وەزعی مامۆستایان و دواکەوتنی ئەم موچەیە کاریگەری بەعامی هەیە لەسەر هەموو فەرمانبەران و مامۆستاکارمان. هەن ناکرێت مامۆستا یعنی 40-50 ڕۆژێک چاوەڕێی موچە بکات دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ژیانی زۆربەی فەرمانبەر و مامۆستایان کردووە. ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ کەی بە مامۆستاکانتان دەڵێن فەرموون دەبێ وەرنەوە هۆڵەکانی خوێندن یا باوەڕتان وایە کەی کەشوهەوا لەبارە بۆەوەی کە کەشوهەوای گشتی مەبەستمە بۆی کە دەرگای هۆڵەکانی خوێندن بکەنەوە یا خوێندن دەست پێ بکەنەوە و بانگەشەوە بکەن کە پێویستە مامۆستایان بایکۆت بشکێنن.
بڵێ بەڕاستی من لەگەڵەوە نیم هەموو مانگێک بۆ موچە چەند ڕۆژێک بایکۆت بکرێت دوایی بینەوە من ئێمە هیوادارین بتوانێت بە هەموو لایەک ڕاستە قەیران هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام بتوانێت چارەسەرێکی بنەڕەتی بدۆزرێتەوە ئەم چارەسەتە این مانگ و دوو مانگ و ئەوانە نییە هەر لە چارەکە موچە و دوایی پاشەکەوت و ئێستا ڕەم وەزع هاتۆ بەسەریا ئەمە پێویستی بە چارەسەرێکی بنەڕەتی هەیە ناکرێت هەر مانگێک دوا بکەوێ و مامەستایان بایکۆت بکەن و دوایی بێنەوە بۆ پەروەردە و دیسان بایکۆت دەست بکاتەوە بەڕاستی ئێمە چارەسەر نییە ئێمە هیوادارین هەموو لایەک خەمخۆرانە بیر لەوە بکەنەوە چارەسەری بژێوی مامۆستا باش بکەن بۆ ئەوەی مامۆستا بتوانێت ئەو مەهامەی پێیەتی بە شێوەیەکی تەندروست بگەێتە خوێندکاران دەوام لە هەموو شوێنەکان دەست پێ بکرێتەوە ساڵانی پێشوش بەداخەوە بەهۆی بایکۆتەوەمانەوە هیچ وەرزێک بە تەواتی خوێندن نەکراوە ئەگەر وا بڕات بەرەوەوا ڕۆنجیلێکی نەخوێنەوار دروستکەین ئێمە ڕاستە خۆپارێزی کراوە کە سەرجەم خوێندنگاکان نەکراوەتەوە لەبەر ئەوەیە ڕەنگە بەهۆی کۆڤید-19ەوە کێشەی گەورەتر لە خوێندنگاکانە دروست بێ بەڵام کێشەی گەورە لە وڵاتە ئەوەیە کە مامۆستا وەزعی لەبار نییە مامۆستا بە دڵێکی تەواوەوە بە معنەوێتێکی باش و ناچێتەوە خوێندنگاکان لەبەر ئەوەی کێشەکان زۆرن خوێندنگاکانمان کەم و کوڕیان زۆرە لە 2012 خوێندنگەیەک بۆ یاغ نەکراوە لە 2014ەوە کەسدان نەمەزراوە کێشەی میلاکمانەیە کێشەی چاکردنەوەی بینامانەیە کێشەی بۆ یاخمانەیە مامۆستا کەشێکی بۆ نەڕەخساو لە خوێندنگاکانە وەکو پێویست دەوام بکات بەڕاستی مامۆستا لە زۆر شوێن هەوڵەدا ئیشێکی کە بۆ خۆی بدۆزێتەوە ئەمە واکات ئێمە کاریگەری زۆرە بێ لەسەر پرۆزەی پەروەردە و فێرکردن لە کوردستانە بۆیە من داوا ئەەکەم بتوانێت بە هەموو لایەک ئەم حکومەتە بە پەروەشەوە بێت چارەسەری بنەڕەتی بدۆزێتەوە بە کێشەی مامۆستایان ناکرێت هەموو مانگێک دە ڕۆژدوا بکەی و بایکۆت دەست پێ بکە و دوای خوێندن دەست پێ بکاتەوە ینی لە هەندێک شوێن دەوام هەیە لە هەندێک شوێن نییە ینی هەوڵ بدرێت بە خەمخۆرانی پەروەردە یەکێتی مامۆستایان وەزارەتی پەروەردە بتوانین هەمومان لە هەوڵی ئەوەیە بین ئەم کێشەیە بنەبەر بکرێت یەکجا کێشەی چارەسەر بکرێت بۆ ئەوەی هەموو مامۆستایان لە سەرجەم شار و شارۆچکەکانە بتوانین شان بدەینە بەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بەڕاستی ئێستا شەلەلێکی زۆر گەورە هەیە لە هەندێک شوێن دەوام هەیە لە هەندێک شوێن نییە وەکو پێویست ئامادەسازی نەکراوە بۆ دەستپێکردنەوەی دەوام ئێمە ئومێدەوارین وەزعی مامۆستایان بە هەند وەربگیرێت بۆی وەزعەکە لەمە زیاتر خوێنکارتیا زەرمەند نەبێت بتوانین هەمومان بگەڕێن بۆ چارەسەرکردنی کێشەی بە شێوەیەکی بنەڕەتی نەک بە شێوەیەکی کاتی مامۆستاش حەقی خۆیەتی لەبەرەوە کەس ناتوانێت بەبێ پارەوە هاتو چۆ بکات بەڕاستی ئێمە لە نزیکەوە ئاگامان لە وەزعی فەرمانبەران و مامۆستایانە لە بارودۆخێکی زۆر خراپان خەڵک قەرزاری بازارە قەرزاری هەموو شوێنەکانن ماڵپێویستی بە پارەیە خوێندنگاکانی شەر بەبێ پارە و بەبێ وەزع ناڕۆتە ڕێوە هیوادارین بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین یعنی بگەڕێ بەدوای چارەسەرێکی کۆتاییە بۆی تر واز ینی یەک ستاف بە یەک دەست بکرێتەوە بە پرۆسەی خوێندن زۆر باشە مامۆستا لە کاتێکدا ئەگەر خوێندن دەست پێ بکاتەوە بە شێوازی ئەلکترۆنی ئێوە چه ئامادەکاریەکتان کردووە؟ بەڵێ دیارە بە شێوەی ئەلکترۆنی لە حاڵەتێکا بێ ئەگەر وەزارەتی پەروەردە ئەوانە بزانن بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە کاریگەری زیاتری هەیە بۆیە ئەو بڕیاری ئەلکترۆنیە دراوە ڕاستە وەکو سەرەتایەک تەنها بۆ ئەوەیە پارێزگاری لە خوێندکاران بکرێت ئەگەر ڕێگە درا چەند شێوازێکی تر ئەگەر بڕیان لەسەرەوە سیستمی با ئەلکترۆنی درا بەرنامەکانی تەلەڤیزۆنی خەزم کراوە هەموو بابەتەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەو شوێنانش لە سنوورەکەمان کاراسانی ئامارمان بۆ کردووە ئەو شوێنانی کە خەتی ئەنتەرنێتی تیانە و دوورە دەستن و کارەبا و هێڵی ئەنتەرنێتی تیانە هەوڵ دراوە کراوەتە ئامار و دراوەتە وەزارەتی پەروەردە بۆ ئەو شوێنانی کە ژمارەی خوێندکاریان کەمە کە هێڵی ئەنتەرنێتی نییە دەوامی ئاسایی بکەنەوە. زۆر باشە مامۆستا بە بڕوای جەنابەت بەم شێوازە چارەنووسی خوێندن و پەروەردە بەگشتی چی لێ دێت چونکە دوێنێک مامۆستای قسەیەکی جوانی کردلەوەی کە ئەگەر بۆ منە ڕووداوێک ڕوو بدان ڕەنگە 2 ڕۆژ بێت دوایە توانێت چارەسەرکایە گەر قەیرانی دارایی هەبێ گرفتی هەرێم و بەغدا هەبێ بە تەلەفۆنێ چاوی کرێ بەڵام گرفتی پەروەردە و خوێندن ئەگەر خەلەلێکی تێکەوە گرفتێکی تێکەوە ڕەنگە بەدەیان ساڵ کاریگەریەکە هەر بمێنێتەوە کەواتە چارەنووسی خوێندنی ئێمە بەم هەموو گرفتانەی کە ئێستا هەمانە ڕۆ و کوێ دەڕوات و  دوجار سەرنجامەکەی چی دەبێت و کێ زیانی لێ دەکات؟ بەڵێ. دیارە بە شێوەی ئەلکترۆنی لە حاڵەتێکا بێ ئەگەر وەزارەتی پەروەردە ئەوانە بزانن بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە کاریگەری زیاتری هەیە بۆیە ئەو بڕیاری ئەلکترۆنیە دراوە ڕاستە وەکو سەرەتایەک تەنها بۆ ئەوەیە پارێزگاری لە خوێندکاران دەوام لە هەموو
بەڕاستی ئەمە پرۆسی خوێندن هەمووی زنجیرەیە کە پەیوەندی بە یەکەوەیە ئەم ساڵانەی پێشوش ساڵوا هەبووە 3 مانگ بایکۆت بۆمانە هەمووی کاریگەری هەیە کاریگەریەکە لەسەر مستەوای تەلەبە دەرەکەوێت لەبەرەوەی پرۆسی پەروەردە و خوێندن پەیوەندی بە هەموو خێزان و هەموو ماڵێکەوە هەیە ئەگەر وەکو پێویست پرۆسەکە بە شێوەیەکی زنجیرەی ساڵ بە ساڵ نەڕوا و منهەج تەواو نەکرێ ئەوانە کاریگەری لەسەر خوێندکارە بێ جیلێکمان بۆ دروستە بێت جیلەکە هەر بە ناو خوێندەوارە هیچ زانست و زانیارێکیان نابێت زۆر کەم و کوڕیە بێت لە پرۆسەی پەروەردەیە لەبەرەوەی پەروەردە پێش هەموو شتێکە ئەم کەم و کوڕیانەی کە ساڵانە دروست بووە بەهۆی بایکۆت و تەواو نەکردنی منهەج و تەرکردنی هەنێ لە منهەجەکان ئەمە لە داهاتووە کاریگەریی زۆر سلبی خراپێ بێت لەسەر خوێندکاران ئاستی زانستی ئەم وڵاتەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دابەزینەچێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزمان سعدڵا کاکەڕەش بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەین وەڵە بینەرانی عزیز پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ